بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتانداین قسە لەسەر پرسی موچە و داهاتووی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد دەکەین. قسە لەسەرەوە دەکەین ئایا ئەگەر ئێوەیە پێش جەژن موچە لە بەغداوە بنێدرێت پێیوەستە بەچی و دۆخی ئابووری عێراق چۆنە و ئایا وەزیری نوێی دارایی عێراق ڕوانگەی چۆنە بۆ پرسی دارایی و پەیوەندیەکان لەگەڵ هەرێم و ئایا چاوەڕێ دەکرێت لەم کابینە پەیوەندیەکانی هەرێم و بەغداد چاک بکرێن وە قسە لەسەر تاوکردنی کابینەکەی عەلی زەیدیش ئایا دوای جەژن تاو دەکرێت کارەکانی پەرلەمانی عێراقیش دوای جەژن چی دەبن ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێرانی عێراق قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان بەدەبوون. سپاس دەکەین. بەر لێ بچینە سەر بواری دارایی لەسەر حکوومەتەکەی زەیدی کە تاو نەکراوە. چواردە وەزیر متمانەیان پێدرا، پێنجیان ڕەتکرانەوە، چوار کاندی تەر نەهاتبوون. دوای جەژن تاو دەکرێت؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ تۆ کاک حەشیم، سوپاس بۆ کەناڵی پەیام. زۆر بەخێر بێ. قەرار وایە دوای جەژن کابینەکە تەواو بکرێ، بەڵام لە ئێستادا جوڵەیەکی سیاسی هەیە لە نێوان هێزە سیاسیەکانی عێراقدا کە ئەو دەرەنجامانەی کە لە کۆبنەوەی متمانەدان بە حکوومەتەکەی زەیدی بەرگوزار ئیجرا کرا گلەی و گازندەیەکی زۆر هەبووە. گومانێک هەیە کە هەندێک هێزی سیاسی موامەرە و پلانیان لە هەندێک هێزی سیاسی تر کردووە بەوەی کاندیدەکانیان دەرنەچوون. دوو کاندیدی مالیکی، کاندیدێکی پارتی دموکراتی کوردستان، دوو کاندیدی سونە، کاندیدێکیان هی وەزارەتی دیفاع کە وەزیری پێشوو، کاندیدێکیان هی مسەنە سامەڕاییە. ئەم پێنج وەزیرەی کە دەرنەچوون کە دەنگیان نهێناوە کۆمەڵێک گلەی لەسەریان دروست بووە. یەکێک لەو گلەیە گەورانەی کەوا مالکی قیادەی ئەو عەمەلیەکە بریتیە لەوەی کە ئەو وەزارەتانە وەزارەتی سیادی بوون، مەفروض وایە لە بیدایەتەوە بخوێنرایەتەوە، هێنراوەتە دواوە بۆ لای ئەمانی دیکە. خاڵی دووەمیان ئەم وەزارەتانە دەنگدانەکە بە شێوەیەکی زۆر عەجەلە بۆ فریای ئەوە نەکەوتون کە دەنگەکان بژمێن بۆ نمونە وەزیریان هەیە لە 8 سانیە بڕیارەکە دراوە، چەکشەکە کێشراوە بە مێزەکە، هەیانە بە 12 سانێ، هەیانە بە 15 سانێ. بۆیە گومان لە نەتائیج و نیسابەکە دروست بووە. بۆیە ئەم گروپەی کە ئێستا ئەیانەوێت تەحالوفی ئەقویا دروستکەن، هاوپەیمانی بە هێزەکان، لە دوای جەژن بەنیازی مانۆڕێکی سیاسین کە لە بەرامبەر ئەو گروپەی کەوا توانیویانە ئەم پێنج وەزیرە بخەن کە مالیکیە قیادەی قەزیەکەکە، دیارە قسەشیان لەگەڵ پارتی کردووە. هەندێک هێزی دیکە هەیە، مەسەن با بڵێن ئەحمەد ئەسەدیە، محسین مەندەلاویە، فالح فەیاضە مع حفظ الألقاب. عەزمیشیان لەگەڵە؟ عەزمیشیان لەگەڵ سامەڕائیە لەگەڵ هادی عامری. ئەمانە بە حساب تەحالوفێک پێگەێنن. ئەم تەحالوفە پێوترێت تەحالوفی ئەقویا، ئەیانەوێت گۆڕانکاری لە پەیکەری ئەنجومەنی نوێنەران بکەنەوە دووبارە تا چەند دازەیەک سەرکەوتووە بن، سەرکەوتو نابن، لە بەرامبەردا مقابلەکانیشان بە هەمان شێوە هێزیان هەیە، توانایان هەیە، جەماوەریان هەیە. لە ناو ئەم دوو هێزا ئەوەی کەوا زەرەرمەند بێ، هەندێک لە وەزیرانە کەوا بە شێوەیەک لە شێوەکان کە دەنگیان نەهێنا یان نەیان هێش دەنگ بێنن، ئەوانە بە شێوەیەک تووشی شکست بوون، تووشی ناڕەحەتی بوون. لە هەمویان زەرەرمەندتر تەحالوفەکەی سوودانی بوو کە 48 کورسی هەبوو، لانی کەم 20 کورسی لێ ڕۆیشتووە تا ئێستا. لە نێوان 28 تا 30 کورسی ماوەتەوە. تەحالوی گەورەترین تەحالوفی ناو پەرلەمان بوو. ئێستا تەحالوفەکەی بەقەدەر تەحالوفەکەی مالکیە، هەرچەندە تەحالوفەکەی مالکیش 8 کورسی تا 12 کورسی لێ ڕۆیشتووە، چونکە لە ناو با بڵێن قانونی کۆمیسیۆنی باڵا هیچ پەرلەمانتارێک بۆی نییە لە هێزێک و لە فراکسیۆنە بگوێزێتەوە بۆ فراکسیۆنێکی تر تا تەشکیلەی حکوومەت تەواو بێ. لەبەرەوەی تەشکیلەی حکوومەت تەواو بووە، ئێستا بەشێکی زۆر لە پەرلەمانتارەکان هەندێکیان خۆیان بەسەر بەخۆ
ناوزەند کرد ناونا و هەندێکیان چوونەتە تەحالوفاتی تازەوە بۆیە دوای جەژن با بڵێن دانوستانێکی گەرم دروستە بێت لە پەرلەمانە ئەو بابەتانە لەخۆ ئەگرێ یەکەم هەیکەلی پەرلەمان مامۆستای گۆڕانکاری لە سەرۆکی پەرلەمان بکرێ هەوڵ هەیە بەنیازگیری سەرۆکی پەرلەمان بەنیازن پەیکەریەی پەرلەمان لە سەرۆکایەتی ئەوانە ئەوانیش ئەلبەتە عالیەت و پێداگری و ئینی خۆیانیان هەیە خاڵی دوو وەزیرەکان با بڵێن یا وەزیری تازە کاندید ئەکرێ بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان سوورە لەسەرەوەی هەر هەمان کاندیدی هەبێ تا چەندێک ئەمە ئەچێتە سەر ئەوە بریتە لەو منافەسە و ڕکابەرە سیاسی کە لە ناو پەرلەمانی عێراقدا لە دوای جەژن دەست پێکات بەڵام سەرۆکی پەرلەمان پێش ئەوەی حکوومەتەکە با بڵێن دەنگی لەسەر بدرێ تەمدیدی فترەی تەشریعی کردەوە کە ئەبوایە ئێمە لە 1.5 فترەی تەشریعی با بڵێن عوتڵی تەشریعیمان هەبێ تا 1.7 کە 2 مانگە 1.5 بۆ 1.6 تەمدید کردوواتە هەردەوامەکەین تا حکوومەتەکە بۆیە لە 1.6 بۆ 1.7 عوتڵی تەشریعی هەیە لە پەرلەمان ئایا لە غیابی ئەو عوتڵە تەشریعیە هیچ کۆبوونەوەیەکە کرێ بۆ ئەوەی بابەتی وا باس بکرێ یا نەخێر ئەو فترەیە هەر عوتڵی تەشریعیە و ئەکەوینە مانگی حوتەوە باشە مامۆستا بەڕێز دوای لێ دەخوێنی و هەر ئەو هاوپەیمانەتیەک ماری سەرۆکایەتی دەکات بۆ گۆڕانکاری لە پەرلەمان یان لە حکوومەتیش بتوان لە حکوومەتی دەتوانیت کێشەیەک بۆ عەلی زەیدی دروستکە ڕەنگە ئەوان نیانەوێت کێشە بۆ عەلی زەیدی دروستکەن چونکە تا گەیشتنە ئەو نەتیجەی کەوا عەلی زەیدی هەڵبژێرن و بێ بە کاندیدی ئەنجومەنی وەزیران زۆری خایان و ئەو کاتە سوودانی لە قوۆی خۆیان بوو مالکیش هەر قوۆی خۆی هەیە بوو بەڵام ێستا هەردوو تەحالوفەکە جۆرێک لە ڕاشڵەکان یا جۆرێک لە ڕاوەشاندن ڕاوەشێنراون ئەو قوۆی جارانیان نەماوە بۆیە دەستکاریکردنی عەلی زەیدی ڕەنگە حکوومەت دوابخە سەر بکێشێ بۆ ئاڵۆزیە کەوا پەرلەمان نەتوانێت کارەکانی خۆی ئەنجام بدات بەڵام کاریگەریە بێ لەسەر حکوومەتەکەی زەیدی ئەوەی ئەگەر ئەو تەحالوفەی کە قەناعەتیان وایە لە ئێستادا تەحالوفی ئەقویا باس لەوەیەکەن 120 کورسیان هەیە ئەگەر ئەو تەحالوفە دروست بێ و 120 کورسی لە پەرلەمانە هەبێ ئەتوانێ هەموو گۆڕانکاریەک بکە هەر وەزیرێکی بێ ئەتوانێ استیجوابی بکە و ئەتوانێ متمانەی لێبسەنێتەوە و ئەیشتوانێ یاساکان بەو ئاقالە بەرێکە خۆی ئێوێ بەس لە بەرامبەری هاوپەیمانی تر نییە لە بەرامبەر بەڵێ هاوپەیمانەکەی حەلبوسیە خەزعەلیە بەقایای یا پاشماوەی سوودانیە لەگەڵ یەکێتیە لەگەڵ ڕێیان کلدانیە ئەوانش خۆیان بۆ خۆیان ژمارەیەک یا با بڵێن نزیکەی 100 پەرلەمانتاریان هەیە ئەوانی زیاتر لەبەرەوەی ئەو دوو هێزە ئەبێتە دوو هێزی ڕکەبەر لە ناو پەرلەمانە وەکو خۆتان وزام کۆبوونێکشتان لەگەڵ کرا ئەو هاوپەیمانی بەهێزەکان وایە ئێوەکو چوە سێلانی ئێمە نوێنەری با بڵێن نوێنەری هاوپەیمانی بەهێزەکان هاتن بۆ لامان دانیشتنمان لەگەڵاکردن گوێمان لێگرتن کاوان بەنیازی چین پرسیاری ئەوەمان لێکردن بە تەحدید ئایا ئێوە با بڵێن جەبهەیەکی معارەزە دروستەکەن لە پەرلەمانە یا ئەتانەوێ عملی سیاسی ئیسلاحی عملی سیاسی بکەن لە ناو پەرلەمانە ئەوان وتیان ئێمە عێراق ئۆپۆزیسیۆن هەڵ ناگرێ لەبەرەوەی نظامی عێراقی سیستەمی عێراقی کاک حەکیم لەسەر تەوازن مشارەکە تەوافق پێکاتوە ئەم سێ پرەنسیپە لە دیموکراتیەتی تەوافقیە معارەزە هەڵ ناگرێ مەگەر یەکێک خۆی ئیعلانی معارەزە بوون بکە کە تا ئێستا هیچ کام لە هێزە گەورەکان ئیعلانی معارەزە بوون ناکەن مقتەدا سەدر مع حفظ الألقاب طبعا بەو هەموو توانای کە 75 کورسی بەتەنها هەبوو معارەزەی هەڵنەبژار ئۆپۆزیسیۆن بوونی هەڵنەبژار لە پرۆسەی سیاسی دوور کەوتەوە چونکە ئیزانی معارەزە لە ناو پەرلەمانی عێراقا ئێستا پێ نەگەیشتووە نزوجی نەهاتووە بۆیە بێتە فەوزا لەوانەیە پێکەردان دروست بێ بۆیە
هەر پاشەکشەی کرد لە عملیە سیاسی ئێمە قەناعەتمان وا بوو لانی کەم معارەزەی مجتەمەعی هەڵەبژێرێ بۆی خۆپیشاندانەکە اعتیسامەکە هەموو ئەمانەیەکە بەڵام هیچ کام لەوانەیە نەکرد بۆیە هەموو ئەوانەی کە لە پرۆسی سیاسی عێراقان ئەزانن کەوا سیستەمی سیاسی لە عێراقدا تا ئێستاشی لەگەڵ بێ ئۆپۆسیۆن لە خۆی ناگرێت کەواتە هەموو ئاڵاستەکان بۆ ئەوە چونکەوا عملیەی سیاسی کە بەلا ڕێدا برابێ بە قەناعەتی ئەم تەحالوفە ئەیهێنۆ سەر سکەی خۆی قسەیان لەگەڵ ئێمە کرد دوای چوین لە بەغا کۆبنەوەمان لەگەڵ هەندێک لە قیادەکانیان کرد ئەوە ڕێڕەویانە بەڵام ئێمە وەکو هاوپەیمانی هیوا هیچ بڕیارێکمان نەداوە لەو بارەوە و نابینە تەرەف لە نێوان ئەو دوو تەرەفە سیاسیە تا معالیمی ئەو با بڵێن شێبڕکێیەمان بۆ دەرنەکەوێ بزانین فعلەن دوای ڕەدوو دوای گۆڕینەوەی ڕەئی دوجار ئێمەش خۆمان بۆ خۆمان بڕیاری خۆمان دەین بەڵام ئێستاشی لەگەڵا بێ ئەو دەکەسە بە هیچ لایەکیانە بڕیاری خۆ یەکلاکردنەوەمان نەداوە. باش قسەی زۆر دروست بوو لە سەرەوەی کە بێبەشکران ئەو سێ بڵێن هاوپەیمانی هیوا سێلایەنەکە کۆمەڵ یەکگرت و هەڵوێست لە پێدانی پۆستی وەزاری هۆکارەکە چی بوو پەیوەندی بە پارتیویکی بوو پەیوەندی بە لاوازی ئەو سێلایەنەوەی لە بەغداد چی بوو بڵێن طبعا ئێمە کە باز لە تەشکیلەی حکوومەت کرا هەر لە بیدایەتەوە وەک بڵێ ناوماڵی خۆمان یەک خست هەر دە پەرلەمانتارەکەمان واژوومان کرد وە کۆبنەوەمان کرد و بڕیارماندا کە کێ کاندیدمان بێ بۆ هەر وەزارەتێک کە وەریەگرین و ڕەغبەتی خۆشمانمان نیشاندا کە ئێمە ئەمانەوێ بەو دە پەرلەمانتارەوە مشارەکەی حکوومەت بکەین چونکە ئەمانزانی ئۆپۆسیۆن بوون لە عێراقا بە تایبەتی ئێمە ئەو سێ هێزە کوردیە ئۆپۆسیۆن ئەبێت لەگەڵ هەندێک هێزی عێراقیە کەوا هەمان ڕێتم مەسەن کورسیەکانیان لە دەکەمترە بە شێوەیەک لە شێوەکان هەستمانە کرد کە ئەبینە بەشێک لە سراعێک کە ئێمە اختیاری ئەوە ناکەین بۆیە ئۆپۆسیۆن بوونمان بەلاوە گونجاو نەبوو خاڵی دووەم ئێمە پێویستمان بە هەندێک ئیشوکار هەیە لە ناو ئەنجومەنی وەزیرانە بۆ نمونە ئەمانەوێ تەعاملمان هەبێ لەگەڵ وەزیری داراییە وەزیری کشت و کاڵە وەزیری نەوتە با بڵێن وەزیری پلانە وەزیری تەندروستی تا ئەندازەیەک وەزیری پەروەردە وەزیری تعلیمی عالی ئەمانە بە شێوەیەک لە شێوەکان خەڵکی ئێمە پێویستی بەوە هەیە هەماهەنگیەکە بێ ئەم وەزیرانە کاری بۆ بکەن بە تایبەت لە هەموو یان تایبەتتر وەزیری دارایی ئێمە ئەگەر ببینە ئۆپۆسیۆن ناتوانین مامەڵە لەگەڵ وەزیری دارایی یا بکەین بە ئیجابی ناتوانین مامەڵە لەگەڵ وەزیری نەوت بکەین بە ئیجابی یعنی ئەو پێداویستیانەی کامە مەسن لە ئێستادا ئێمەمانەوێ مەسئلەی تەرفیعات علاوە تەرفیع بگێڕینەوە ئەگەر وەزیرەکە دۆستمان نەبێ ئێمە ببینە معارەزە عادەتەن لەگەڵ وەزارەت تا دۆستایەتی ناکرێ هەمیشە ڕخنە و ڕخنەکاری ئەکرێ بۆیە نەمان ئەتوانی خۆمان وەکو خۆمان بروزمانەکرد لە ناو پەرلەمانی عێراق وەشمانتوانی معارەزەیەکی زۆر ئاکتیڤ بین بەڵام هەستمانەکرد ناتوانین خزمەت بە جەماوەرەکەمان بکەین لە کوردستان مەسەن وەزیری نەوت ساڵانە نەوت ئەنێرێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە فەسڵی سەرما لە ئێستادا پلانێکمان هەیە و ئیشمان لەسەر کردو ئەو 50,000 بەرمیلەیە کە عێراقی داتە هەرێمی کوردستان بۆ بەکارهێنانی ناوخۆ پێویستمان بە وەزیری نەوتە و قسەکردن لەگەڵ وەزیری نەوتە هەیە و جۆرێک لە ئیتیفاق لەگەڵ وەزیری نەوتە بۆیە پێمان باش بوو نەبینە معارەزەوە ببینە بەشێک لە حکوومەت بۆ ئەم مەبەستە پرسیارمان کرد لە ئیتاری تەنسیقی وتمان پرەنسیپی بەشداریکردن لە حکوومەتی ئەم خولاسیە وتیان دە پەرلەمانتار ئەکاتە وەزیرێک یعنی بەدەخەڵ وەزارەتێک مسۆگەرەکرێ هەرچەندە هەندێک هێزی سیاسی تر هەیە مەسەن 3 خاڵیشی هەبووە بەڵام بە تەحالوف ئەو قەزەی وەرگتووە 6 خاڵی هەبووە بە تەحالوف وتیان ئێوە بە دەخاڵی خۆتان بەبێ ئەوەی هاوپەیمانی لەگەڵ هیچ هێزێکا بکەن وەزیری خۆتان مسۆگەرە و شایستەی خۆتانە بۆ ئەم مەبەستە هەر لە بیدایەت کە قەرار بوو سوودانی حکوومەت پێک بێنێ لەگەڵ سوودانی دانیشتین 2000 کە عەلی زەیدی بوو چوین لەگەڵ عەلی زەیدی دانیشتین و 2000 عەلی زەیدی خۆی هات بۆ سلێمانی لە بارگای هەڵوێست لەگەڵی دانیشتین ناوکانماندایە و پرۆژەی خۆمانماندایە ئەو خاڵانەی کەوا ئەبێت لە منهاجی وەزاریە هەبێت پێماندا
کە ئێمە بەم دەکەسەوە بەم بەرنمەوە ئەمانەوە بەشداری حکوومەتەکە ئەو لەوێ وعدی داوتی بەڵێ ئێوە دەکەسن دەکورسین و نمرەتان هەیە بەو نمرەیە بلا شەک استحقاقی خۆتان وەزارەتێکە. دوایی پشکەکانیان جیا کردبوو پشکی کورد لەگەڵ پشکی سنە لەگەڵ پشکی هێزە شیعەکان. هێزە شیعەکان لە نێوان خۆیانە بە تەفاوز ئەویان یەکلای کردو، هێزە سونیەکان بە دانوستان ئەویان یەکلای کردو، هێزە کوردەکان ژەبواە بە دانوستان ئەومان یەکلای کردو. لەو کاتێک کە ئەمانویست ئێمە ئەوە یەکلایکەینەوە پارتی دیموکراتی کوردستان لەوێ نەمابوون لە بەرەوەی بایکۆتیان کردبوو، تەنها یەکێتی نیشتیمانی لەوێ بوو، چین لەگەڵ یەکێتی نیشتیمانی دانیشتین کە پێمانوتن لە بەرەوەی حیسەی کورد 4 وەزارەت و زائیدەن پۆستی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە. ئەم 4 وەزارەتە ئێمە بەم دەکورسیەوە ئەمانەوە وەزارەتێک بەدەستبێنین. دوجار لەگەڵ ئەوانە دانوستانەکەمان بەو شێوەیە ڕۆی کە ئەم قەزەیە ئێمە وەکو یەکێتی ناتوانین یەکلای بکەینەوە، لیژنەیەک لە ئیتاری تەنسیقی کە پێگاتوو لە 5 کەس مالیکی سەرۆکایەتیە کرد لەگەڵ محسین مەندەلاوی لەگەڵ عەدنان ئەسەدی لەگەڵ هادی عامری کەسێکی تر بوو ئەو 5 کەسن چین لەگەڵ یەکێتی وەفدەکەمان وا پێگەێنرا کە مناقەشەی ئەو بابەتە لەگەڵ ئیتاری تەنسیقی ئەوە بوو ئەو قسە و قسەڵۆکەی لێکەوتەوە کە ئێمە لەگەڵ یەکێتی ڕۆیشتون و دوای یەکێتی کەوتون نا ئێمە حتا مالیکی وتی ئێوە تاکە کوتلن کە کێشەتان نییە و پێویستیشان بە هیچ تەحالوفێک نییە، بۆیە ئێمە وەکو ئەوە کە حیسەی کورد وەزیرێکیان ئەبێ لە پشکی ئێمە بێ، بەڵام دوجار ئیتاری تەنسیقی نەیتوانی ئەو 5 کەسەی کە لیژنەکە بوون هەر خۆیان بۆ خۆیان ئێستا نیگەرانن لە دەنگدانەکەی ناو پەرلەمان و وەزیرەکانیان دەنگی نەهێنا، مەسەن مالیکی لەوانە بوو کە دوو وەزیرەکەی دەنگی نەهێنا، ئەحمەد ئەسەدی وەزارەتی بەرنەکە و محسین مەندەلاوی وەزارەتی بەرنەکە و کە ئێستا ئەو سیانە بە هادی عامری وەزارەتی بەرکەوتووە لەگەڵ ئەویتریان ئەو سیانە 3 عومدەی ئەساسین لە تەحالوفی ئەقویا کە نیگەرانن لەو دەنگدانە و لەو پشکێنە کراوە. بۆیە کاتێکەوە خەڵک لە دانوستان تێناگا لەوە تێناگا چۆن سیاسە دەکرێت لە عێراقا، باسی ئەویان کرد کە ئێمە چوینەتە لایەکێتی و تەکلیفمان لە یەکێتی نا ئێمە بۆ خۆمان دەکورسی بووین، وتیان ئەبێ ئێوە ماڵی کوردی خۆی بۆ خۆی مناقەشەی قەزێ بکە، بۆیە ئاساییە دانوستان لەگەڵ یەکێتی بکەین، دانوستان لەگەڵ پارتی بکەین، ئێمە سیاسەت دەکەین، سیاسەت بە لێکدابڕان و قسە نەکردن ناڕوا بڕێەوە. هێزە سونیەکان کێشە و ئاڵۆزی نێوانیان زۆر لە کێشە و ئاڵۆزی نێوان هێزە کوردیەکان زیاترە، بەڵام دانیشن بە یەکۆ مفاوەزات دەکەن و حەلی مشکلەی خۆیانەکەن. هێزە شیعەکان زۆر لەوە ئاڵۆزترە. ئێمەش بۆیە کاتێک کە ئەچیتە ناو مەجالی سیاسیوە گرنگترین شت لە سیاسەت ئەوەی بتوانانی لەگەڵ هێزە ڕکەبەرەکە تا دانیشی لەگەڵ ئەو هێزەی کەوا بەرنامەتان دژی یەکە دانیشی تاوەکو بتانی لە نەتیجە ئەی سیاست معنا فراوانەکە یانیشی یعنی لێگیرانی یا تێگەڵکردنی بەرژەوەندیە دژەکان بە دەرچەیەکی بەرژەوەندی هاوبەش. تۆ ئەگەر ئامادە نەبی لەگەڵ لە کوردستان لەگەڵ یەکێتی دانیشی، ئامادە نەبی لەگەڵ پارتی دانیشی، ئامادە نەبی لەگەڵ هێزەکانی تر دانیشی، ئیتر خۆت لە گۆشەیەکە قەتی زەکەیت و ناتوانێت سیاست بکەیت. هێزە سونیەکان بە هەمان شێوە هیچ هێزێکی سونی بایکۆتی نەکردووە ئیلا زیانی بەرکەوتووە، هیچ هێزێکی شیعی بایکۆتی نەکردووە ئیلا زیانی بەرکەوتووە. بەڵگەمان لەسەرەوە مقتەدا سەدرا پێشتر هێزە سونیەکان من کە با بایکۆتی عملی سیاسیان کرد، مەسەن بەڕێز مقتەدا سەدر کە بایکۆتی عملی سیاسیەکە ئیتر لە هەموو لە ناو گۆشەیەکە قەتیس ماوە، بۆیە ئێمەش نامانەوێت ئەو دەکەسە کە هاوپەیمانیەکین. 4 لە پەرلەمانتارەکانمان پلەیەکی با بڵێن بەدەزێنانی دەنگەکانی هەموو عێراقە، کۆمەڵە پەرلەمانتارین کە لانی کەم 1 خولو 4 خولمان هەیەکەواتە هەم پەرلەمانتاری بە ئەزمونین هەم ژمارەمان کاک حەکیم نزیکەی 400,000 دەنگی کوردستان وەکو دەنگدەر نوێنەرایەتی 400,000 دەنگدەر. دوایەوەی کە وەزیر وەرنەگرت بەشداری بکەن لە پۆستەکانی دیکە بیرکاری وەزیرە نەزام ڕاوێژکارە بەڕێوەبەری گشتی هیچ قسەی لەسەرەوە ئاخر لەحزە پێش کۆبوونەوەکەی دەنگدان لەگەڵ عەلی زەیدی دانیشتین
وتمان تۆ کە هاتی بۆ سلێمانی ئەم وعدەت بە ئێمەدا ئیتاری تەنسیقی ئەم وعدەیاندا ئەوەیاندا ئێستا پابند نەبوون بە وعدەکەتانەوە وتی بەس مشارەکە بکەن بەڵێنتان پێدەم دوای جەژن لە وەکەلا و هەیئات و ئەمانە بەشداریتان پێکەین بەڵام ئێمە بڕیارمان دوای ئەوەی لای عەلی زەیدی کۆتاییمان بە کۆبوونەوەکە هێنا بڕیارماندا کە بایکۆتی کۆبوونەوەی پەرلەمان بکەین و دەنگ نادەین بەو کابینەی کەوا ئێمە بەشێک نین لێی و لە کۆبوونەوەکان هاتی نەدەرەوە چونکە ئێمە ئەگەر ئیستحقاقی وەزیرمان هەبێ بۆ ئەوێ بە وەکیل وەزیر ڕازی بین بۆ ئەو مەبەستە بایکۆتی کۆبوونەوەکەمان کردو دەنگمان نەدا بە کابینەکەی بەڕێز عەلی زەیدی. باشە بینە سەر ڕوانگەی بڵێن عەلی زەیدی و وەزیر نوێی دارایش ڕوانگەیان چۆن دەبینی بۆ بواری دارایی و ئابووری عێراق لەو ڕۆژانەش کۆبوونەوەت کردبوو لەگەڵ وەزیری نوێی دارایی عێراق وزەم هاوڕێشتە چۆن لێ دەڕوانی هەم بۆ عەلی زەیدی بۆ دۆخابووریەکەم وەزیری نوێش وەزیری دارایی سەرەتا بابێ مەسەل لە پێشۆ باسی سەرۆکی حکوومەت بکەین کە بەڕێز عەلی زەیدیە. عەلی زەیدی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە خیتابێکی هەیە لە وەزارەتی داراییش خیتابێکی هەیە لە ڕووی خیتابەکانیەوە زیاتر تەرکیز دەکاتە سەر مەلەفی اقتصادی ئەو کاتێش کە هاتە سلێمانی زیاتر قسەکانی بە حکمی ئەوەی ئەو لە مەجای بیزنسا ئیشی کردووە لە مەجای سیاسەتا ئیشی نەکردووە زیاتر تەرکیزیە کردە سەر مەلەفی اقتصادی بەڵام مەلەفی اقتصادی لە عێراقا ئەوەندە معقد و ئەوەندە ئاڵۆزە من قەناعەتم وایە بە بەڕێز عەلی زەیدی حەل ناکرێ و ئەو گرفتانەی هاتوونەتە پێشی هەندێکیان گرفتی مزمنن یعنی لەوە پێشە بوون بۆ نمونە لە عێراقا کاک حەکیم ئێستا نزیکەی 9 ملیۆن موچەخۆر هەیە بڵین بە خانەنشین و فەرمان ئەوەی کەموچە بە شێوەیەک لە شێوەکان بە چاودێری کۆمەڵایەتی شۆن نزیکەی 9 تا 10 ملیۆن ئەوە هەیە کە موچە وەرەگرێ نزیکەی 63 تریلیۆن دینار 63 تریلیۆن دینار تعویزاتی مۆزەفینە ئەم فەرمانبەرانە ساڵانە ئەوەندە موچە وەرەگرن مانگانە پێویستمان بە نزیکەی 7 تریلیۆن دینار هەیە بۆ موچەخۆرانی عێراق و هەرێمی کوردستان لە ئێستادا بەپێی ئەو نەوتەی کە ئەخرێتە بازارۆ و بەپێی ئەو داهاتانەی کەوا غەیر نەوتین ئەگەر معادلەیەک دروستکەین عێراق لە پێش جەنگە ڕۆژانە نزیکەی 3 ملیۆن و لە ناو موازنە هاتووە 800,000 بەرمیل هەنار دەکراوە واتە لە یەک مانگە لە نێوان لە بینی 90 تاوەکو 114 115 هەندێجار چوەتە 120 چکە ڕۆژانە وەکو یەک ناڕوە 114,000 یا 115 ملیۆن بەرمیل لە مانگێکە لە ئێستادا کاک حەکیم 200,000 هەرێمە ڕوە 300,000 لە نەوتی عێراقەکە لە کەرکووکۆ بە بۆری نەوتی هەرێما ئەڕوات لە ئێستادا باسێک هەیە هەرێم نەوتەکەی وەسانوە ئەو سەردانەی کاک مەسرور سەرۆکی حکوومەت بەشێکە لەو ئەجیندایە کە هەرێم بۆ نەوتەکەی وەسان بەپی راپۆرتی وەزارەتی نەوت بێ مانگی ڕابردوو هەرێم بە کۆی گشتی 339,000 فرۆشت بوو لەبەرەوەی لە مانگێکە ئەو نەوتە لە مانگی چوار بەڵێ ئەو نەوتە وەسێنراوە بەشێک لەو سەردانە ئەوە ئینەکەیتی جا سەیری ئەو دوو معادلەیە بکە کاک حەکیم ئەگەر 115 ملیۆن بەرمیل فرۆشابێ بە پارەی ئێستا مانگانە نزیکەی 11 ملیار و 400 ملیۆن دۆلار بەلانی کەم ئەگەر بە $100 فرۆشابێ بە $100 بیفرۆشین لە ئێستادا ئەم مانگی چوارە تا 11 ملیۆن بەرمیل ڕۆیشتووە یعنی 100 ملیۆن بەرمیل کەمی کردووە خۆی وەزارەتی نێودانیا بوو دەڵێ داهاتەکە 1 ملیار و 87 ملیۆن بوو من لەگەڵ ئەو باسی ئەوەی وەزیری داراییت بۆکەم لە هەمان کاتا لەگەڵ وەزیری نەوتشا کە هاتبوو بۆ سەردانی بەڕێز فارەساری کەوتینە گفتوگۆ کە باسمان لە مەجای مالیە کرد باسی لیژنەی مالیمان کرد باسی لەوە کرد کە تەنها لەو مانگا 11 ملیۆن بەرمیل نەوت ڕۆیشتووە 11 ملیۆن بەرمیل نەوتەکە ئەکاتە بایی ئەگەر پارەکەی بگەڕێتەوە ئەکاتە 1 ملیار دۆلار 1 ملیار دۆلارەکە ئەکاتە تریلیۆن 500 ملیار ئەگەر 1 تریلیۆن داهاتی ناوخۆشمان هەبێ غەیر نەوتی
ئەوە 2 تریلیۆن و 500 ملیارمان هەیە کەواتە 4 تریلیۆن و 500 ملیار کورتێنانمان هەیە. ئەوە لەکوێ پڕ دەکرێتەوە؟ علی زەیدی بەڕێز علی زەیدی ئەمە لەکوێ پڕەکاتەوە ئللا ئەبێ خەسمی حەوالاتی بۆ بکەین. ئەو پارەی کە احتیاطاتی نەقدیە لە بانکی مرکزی یا ئەو نەقدەی کە دانراوە ئەبێ لەمانە سەنەداتی خەزێنە بفرۆشێ کە ئێستا لە دنیا تەبەنەمە لە عێراق نییە لە دنیا سەنەداتی خەزێنە بەرەو دابەزی نەڕوان نرخەکەی بۆیە حکوومەت ناچارە چیە بڵین داهاتی خەزێنە حکوومەت قەباڵەیە گەفرۆشێ قەباڵەیەکی $100 ئەیداتە $90 دوایی ئەو هاوڵاتی کە ئیکڕێ ئەڕاتۆ سەری ساڵ ئەیداتەوە بە $100 لەوێ $10 خێرەکە یعنی 100 قەباڵە کڕێ ئێمە پشک و قەباڵەمان هەیە سەنەدات و ئەسهممان هەیە بە عەرەبیەکەی سەنەداتی خەزێنەی کورتمەودا یا وەسەد مەودا یا درێژ مەودامان هەیە عێراق عادەتەن کورتمەوداکەی ئەفرۆشێ لە ئێستادا بۆیە عێراق تاکە ڕێگە چارەی ئێستا کە گرتوێتێ بەر لە بانکی مرکزی حەوالاتی خەزێنە ئەفرۆشن بۆ حسابی حکوومەت و پارەکە لەوە دابینەکەن کە موچەی فەرمانبەرانی پێدەن. ینی ئەو ئاستەنگی یەکەم لە ڕووی دارایی ئەوە ئاستەنگی یەکەمە کە بەڕێز عەلی زەیدی چارەسەر ناکرێت خەرجی زۆرە بەڕێز عەلی زەیدی چارەسەر ناکرێت ئەبێت حەجمی ئینتاج کە ئێستا کەمی کردووە حەجمی ئینتاج وەکو خۆی لێبێتەوە بەڵام تەصدیریش وەکو خۆی لێبێتەوە ئێستا حەجمی ئینتاجمان کێشەی نییە یان ئەتوانین 4 ملیۆن بەرمیل نەوت ئینتاجکەین دەربێنین بەڵام تەسویقەکەی هەناردەکەی تەزیرەکەی گرفتمان هەیە بە حکمی ئەوەی لە 95 زیاتری لە مەزیقی گەروی هەرموز زۆر ڕۆیشتووە ئێستا گەروی هەرموز ناڕوە ئەو کاتێ من لە بەغدا بووم بەڵێ لەو کۆبنەوە باس لەوە کرا ئەو ڕۆژە 4 ملیۆن بەرمیل نەوت لە چەند ناقلەیەک و ڕێگەی پێدرابوو لە گەروی هەرموزەوە تێپەڕێ ئەگەر بتواندێ بە دوو شێوە کۆماری ئیسلامی ئێران ڕێگە بە عێراق نەوت بە ئاسایی لە ڕێگەی ناقلەوە بنێرێ بە هەمان شێوە جۆرێک لە سەماحی بۆ بکە لەگەڵ عێراق دراوسەیەتی تەحالوفاتێکی با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان هاو مەزهەبن بە شێوەیەک لە شێوەکان هینێکی ئیتفاقەیەکی ئەمنی هەیە لە نێوان عێراق و ئێرانە عێراق وعد بدا بە جێبەجێکردنی ئەو ئیتفاقە ئەمنیە لە تاسەری عێراقا کەەوە خۆی بۆ خۆی بەشێکی پەیوەندی هەیە بە ئۆپۆزیسیۆنی ئێرانیەوە کە لە عێراقا وجودیان هەیە ئەگەر عێراق پابەندی خۆی دەربڕێ ڕەنگە کۆماری ئیسلامی ئێرانیش لە مەزیقی هورموزە جۆرێک لە کار ئاسانی ڕێگە خۆشکردن بۆ ئەوەی نەوتی عێراق بۆیە پێویستمان بەوە هەیە حەجمی ئینتاج وەک خۆی لێبێتەوە کە لە ئێستادا خەزاناتی عێراق پڕ بووە ناتوانێت لەوە زیاتر خاڵی دوو کەمیەی تەصدیر عەلی زەیدی لە خیتابەکە باز لەوەیەکە کە ئێمە نابێ تەنها یەک مەمەڕمان هەبێ بۆ دەرکردنی نەوت بۆ هەناردەکردنی نەوت ئەبێ مەمەڕاتی متعەدی ئایا لە کوردستانەوە ئەو بۆریەی کە لە هەرێمی کوردستانە ئەتوانرێت لەوە زیاتری پیا تێپەڕێ خاڵی دوو لە ڕێگەی سووریەوە ئەتوانین فریای ئەوە بکەین لە بانیاس و تەرتوسۆ ئەوە بکەین لە مینای عەقەبەی ئوردونیوە ئەتوانین لە سعودیەوە ئەتوانین ئەمانە هەمووی لانی کەم بە قوترین کۆمپانیا بێت 6 مانگیەوەیە کاکحەشیم ئەگەر هێڵەکە دروستکەین کەواتە پارێکی زۆریشی دەوێت تێسۆ لە پارەکەی گەڕێ چونکە ئەو کۆمپانیانە ئەتوانن لەسەر حسابی خۆیان و بۆریەکەی ئەوان بێ ئێمە عمولە بدەینە بۆریەکە بەڵام ئەمە لانی کەم 6 مانگیەوەیە عێراق ئایا تەحملی 6 مانگەکە احتیاطاتی نەقدی احتیاطی نەقدی عێراقی تا کوێ دابەزێ خەتەرە چونکە ئێستا ڕۆژە پارێزگاری بانکی ناوەندی قسەی کرد دەڵێ کێشەمان نییە لەم ساڵ موچە دابین دەکەین و نرخی دۆلاریش بۆ خۆی دەمێنێتەوە کێشەمان ناوێت پارێزگاری بانکی ناوەندی قسەی کردبوو ئەو قسانەی کە پارێزگاری بانکی مرکزی ئەیکا بۆ ئیتمینانی عێراق جیاوازە لەو کۆبنەوانەی کە ئێمە دوو بە دوو دائەنیشین لەگەڵ بەرپرسی لەگەڵ وەزیری نەوت لەگەڵ وەزیری دارایی لەگەڵ محافزی بانکی مرکزی لەگەڵ هەردوو سوڵتە مالیش و نەقدیش لەگەڵ مختصین دابەزێ بۆ نمونە حەکیم ئەگەر ویست و معلوماتی دقیق بزانی گوێ لە دکتۆر مەحموود داغر بگرە پێشتر لە بانکی ناوەندی عێراق پێشتر لە بانکی ناوەندی بۆ ئێستا ئیلتیزاماتی وەزیفی نەماوە لەگەڵ بانکی مرکزیە گوێ لە ئەحمەد برێهی بگرە کە پێشتر مستەشاری بانکی مرکزی بووە
کە خەبیری نەقدە، یەکێکە لەو کەسانەی کەوا لە مەجای نەقدا ینی 2-3 کەسمان هەیە لە عێراقا کە یەکیان ئەحمەد برێهەیە، گوێ لە مەظهر محەممەد ساڵح بگرە تا لە ئێستادا جۆرێک لە ئیستیقلالێتی هەیە، هێشتا نەبووە تۆ بەڕاوێژکاری عەلی زەیدی، گوێ لەمانە بگرە باسی حەجمی ئەو گرفتانە ئەکا لە عێراقا، چ لەسەر ئەساسی سوڵتەی مالی و لە ئەساسی سوڵتەی نەقدی. بە حکمی ئەوەی من تێکەڵیم هەیە لەگەڵ ئەمانە هەموو، لەگەڵ وەزارەتی دارایی کە وەزیرەکەی بەڕێز فالەحساریە. چی لێ خوێندەوە کۆبوونەوەتان کرد و چی لێ خوێندەوە بۆ دۆخی دارایی عێراق و دوای هەرێمیش قسە شخصیەتی فالەحساری کە ئیشکالێکی دروست کردووە لە هەرێما و جۆرێک لە نائینسافی بەخەرجە درێ لە بەرامبەر ئەو پیاوە کە ئەمە دوشمنی کوردە و ئەو قسە و قسەڵۆکانە. تەبەن فالەحساری کەسێکی مەسلەکیە کاک حەکیم، مەسلەکی بە معنای ئەوەی مۆزەفێکی بەسیط بووە، خریجی دارەوەقساد بووە، چۆتە دیوانی ڕقابەی مالی بە مۆزەفی 7 ساڵ لە دیوانی ڕقابەی مالی بووە. باش جێگری دیوانی ڕقابەی مالی کە پێشتر کورد بووە بەڕێز دکتۆر محسن ئیبراهیم کە ئێستا لە زانکۆی گەشەپێدانی مرۆییە عەمیدی ئەو کلێ، لەگەڵ یار ڕەفیق بووە بە درێژایی ئەو ساڵانەی لە دیوانی ڕقابەی مالی هەبووە کە باسی نەزاهەتی ئەو پیاوە کاتێک لە دیوانی ڕقابەی مالی هەردووکیان پێکەوە بوون کە بەداخەوە دکتۆر محسن ئەوایە لە ئێستادا بێژگە هینە زانکۆییەکەی پیاوێکی ئەکادیمی ئەوەندە بەتوانایە ئەوایە ئێستا کەسێک وایە کە لە مەجای وەزارەتە لە وەزیر کەمتر نەبووە یا دیوانی ڕقابەی مالیان بە کاملی تەسلیمی ئەو پیاوە کردایە بۆ ئەوەی نەیهێشتایە هەرێم بەو ئاڵۆزیا بچێ. خاڵی دوو 5 خولە ئەندامی پەرلەمانە، 5 خولە، هەر 5 خولەکە ئەندامی پەرلەمان واتە 25 ساڵ خبرەی پەرلەمانی هەیە و هەر خولە هەموو خولەکانیش لە لیژنەی مالیا بوو. کەواتە ئەم پیاوە لە ڕووی ئەکادیمیوە خریجی دارەوەقسادە، لە ڕووی عەمەلیوە 7 ساڵ کوڕی دیوانی ڕقابەی مالی، ئەزانێ راپۆرتەکان چۆن دەرەکرێت، چونکە لە خولی 3 و 4 هەردووکمان لە لیژنەیەکی فەرعی هەبوو لە ناو لیژنەی مالیە، هین حساباتی ختامی، لیژنەی حساباتی ختامی من و ئەو بەیەکۆ بووین لە حساباتی ختامیە کە وردە وردەی موازنەمان تاوتۆ کردووە و ئین کردووە. ئەم پیاوە ئەمە سیفەتە ئیجابیەکانەیە، ئەو سیفەتانەی کەوا باز دەکرێت لەسەر ئەم پیاوە. بۆچینی چۆنە دەربارەی کورد دەڵێن توندە و نازان؟ دەربارەی هیچ کەس بۆچوونی محەدەدی نییە، چونکە پیاوێکە ڕاستە وەکو مەزهەب شیعەیە، بەڵام ئەو شتێک ئەناسێ مالی عامە ناسێ، نازانێ ئەم مالی عامە بۆ کێ و بۆ کوێ نییە. ملاحەزاتی هەیە لەسەر هێزی شیعەکان، ملاحەزاتی هەیە لەسەر هێزی سونی، ملاحەزاتی هەیە لەسەر هێزی کوردی. بۆیە ئەم پیاوە لای ئەو لەبەرەوەی مەسلەکیە، مەسلەکیەکان ئەم کێشیان هەیە، یەک و یەکە کاتە دوو. اینجا ئەو کە ببینێ پارەکە بە هەدەرە درێ ئیتر ئاڵسکێ ڕاستە و خۆ هیچ مجاملەی هیچ کەس ناکە. من کە باس یەکەم یعنی کە ئەڵێم ڕەفیقین، زۆر ڕەفیقین. 7 ساڵ لە لیژنەی مالیا بە یەکۆ من هەر 7 ساڵەکە لە موازنە ڕەئیمان بە حیاتی مخالفەی یەک نەبووە، بە حیاتی ڕەئیمان مخالفەی یەک نەبووە. ئەو سەرۆکی لیژنەی مالی بووە، من مقرر بووم، ئەو ئەندامی لیژنەی مالی بووە، من ئەندامی لیژنەی مالی بووم، هەردووکمان پێکەوە یەک ڕوئیامان هەیە بۆ مالی عام. من بە تەبیعەتی خۆم هەمووانم ناسن کە نە تایفیم و نە قەومەچیم، کەسێکم کەوا زیاتر ئەو وەکو فکر کەسێکم کەوا قەناعەتم بە بەرنامەی ئیسلام هەیە، مو یەکلا نادەم لەو بەرنامەیە، وەکو ئایدیا فراوانەکەشم کەسێکم کەوا مالی عام لای من خەتی سوورە. اینجا بۆ عەمر بەزایە بڕوا، بۆ زەید بەزایە بڕوا، بۆ کێ بەزایە بڕوا، بەزایە ئەڕوا. بۆیە هەندێک گرفت بۆ من دروست بووە لە هەرێمی کوردستانە و هەندێک جاریش لە بەغدا، ئەوەیەکەوە کاتێک خەلەلێکە بینم لە مالی عامە کە بە هەدر چووە، وتومە ئەوە هەدرە لە مالی عامە و پێویستە ئەو کەسەی کە پێڵەسێ محاسبە بکرێت. ئەمە شخصی فالەحساریە. فالەحساری کە پەرلەمانتار بووە جیاوازە لەوەی وەزیر بێ، جیاوازەکەی بەئاراستەی نەرمی بە ئاراستەی ئیجابی ڕوا، چونکە کە هەڵساین لە کاتی خواحافیزیە
وتم چیەکەی لەگەڵ هەرێم چیمان لەگەڵەکەی ئاوا بەم تعبیرە وتی ئوستاز من موچە ئەنێرم بۆ هەرێم لەسەر ئەو بەرنامەیە بەردەوام بەڵام زەڕورە هەرێمی کوردستان ئیحراجم نەکەن پابەندی خۆیان بە پێی ئەو ئیتفاقانەی کە کراوە لەگەڵیان و لەمە و دوای لەگەڵیان نەکرێ بێ پابەند ئەو قسەکەی بوو ئەوە قسەی فالحساری بوو گەشتبینی تۆ بەرامبەر بە هەرێم ئەنی موچەی فەرمانبەر گرفتەکەمان لە دووش وەزیری نوێی دارایی کاک حەکیم گرفتەکەمان لە دووشتایە یەکەم هەرێمی کوردستان تاریخێکی تۆمار کردو بۆ خۆی کە پابەند نابێ یعنی ئیتیفاقکە لەسەر 120 ملیار دوای پەشیمانە بێتەوە ئەڵێ نیمە ئیتیفاقکە لەسەر ئەوەنە بەرمیل نەوت دوای ئەیوەسێنێ ئیتیفاقکە لەسەر ئەوەی با بڵێن موازنەی هەبێ دوایی نایبێ کێشەکە ئەگەر بێت و فالحساری بەو ئاراستە توندە بڕوە قانونی بەدەستۆیە بەڵام قەناعەتم وایە بەو ئاراستە توندە ناڕوا چونکە هەموو کەس کاتێک کە پەرلەمانتارە جیاوازە لەو شخصی کاتێکە بێتە وەزیر چونکە فالحساری دوجار سەر بە کوتلەیەکی سیاسیە کە کوتلەی ڕەوتی حکمەیە ڕەوتی حکمە بەڕێز عەمار حەکیم سەرۆکایەتی ڕەوتەکەکە لەگەڵ کووردا پەیوەندیەکی زۆر باشەیە بەڵام ناکرێت لەسەر حسابی عێراق ئەو پەیوەندیە ئیدارە بدرێ بۆیە فالحساری ئەگەر هەرێمی کوردستان بیانەوێ لەگەڵی ڕێکەون ئەبێ مرونە بە خرج بن فالحساری کەسێکە بە تایبەتی کە وعد و بەڵێنەدایە و جێبەجێ نەکرد ئیتر ناتوانێ مامەڵە لەگەڵا بکە و مجامەلەش ناکە بەنسبەت موچەی مانگی پێنجۆ کە ڕەنگە ڕوودەدا چووکە خەڵک چاوەڕێ ڕەنگە ئێستا خەڵک چاوەڕێ فالحساری من ئەمەم لێ نەبیستوە بەس بە منی ودوتی موچە ئەنێرم بەمەرجێ پابەندیەکان جێبەجێ بکرێ اینجا پابەندیەکان پێش ئەوە یا دوای ئەوە لە ڕاستیا من دەوای ئەوەندە تەوزیحم لێ نەکرد بزانام ئەگەر ئێستا بەبێ پابەندیش بینێرە و دوای پابەندیەکان جێبەجێ بکرێ ئەوم لێ ئەوە لە ئەعلام بڵاو بۆ تۆ لەسەر زاری وەزیری ژینکەم جگەلەوەش ئەمڕۆژ وەزیری دارایی خۆی لە دواییندا بوو وەزیری دارایی ئینشاءڵڵا دڵە دەینێرم ئەمە ئەگەر خۆی ئەو وعدەی دابێت دڵنیام پابەند دەبێت بە وعدی خۆیەوە ئەگەر کێشەی سیولەی بۆ دروست نەبێت کێشەی سیولە لە عێراقا کێشەیەکی زۆر معقەدە کەمی پارەی کاش کەمی پارەی کاش چکەم ڕۆ ئەو خۆیان موچی خۆیان دەستی پێ کردووە کاک حەکیم ئێمە ئەمڕۆ چەنە ئەمڕۆ شەمەیە یەکشەم و دووشەمەمان ماوە ئەگەر تا دووشەممە پارە تەمویل نەکرێ ئیتر بۆ جەژن فریای هەرێم ناکرێ چونکە هەرێم سێ ڕۆژی پێویستە تا موچە هینەکە کەی جەژنە چوارشەم کەواتە سێشەمە بێ دەستکراوێ بە تەوزیع کەواتە یەکشەمە بێ بڕیارەکە درابێ واتە بە سبەینێ فالحساری ئیشعارەکەی ئیمزا کردبێ بۆ بانکی مرکزی ئەگەر سبەینێ نەکرێت لە هەرێم فریا ناکەوێ بۆیە ئەگەر کێشەی سیولە و کێشەی فەنیاتی ئەو قەزیە بەشێکی تری هەیە کاک حەکیم بە لەوەشا زۆر وازح بم ئەم ناردنی موچەیە کراوەتە مەسئلەی جۆرێک لە منافەسە کێکردی و کێ ئەیهێنێ و کێ وای لێەکە ئەگەر فەرمانبەرانی هەرێم نەکەنە قوربانی ئەم کێبڕکێیە نەیکەنە قوربانی مەسەلەن نەوەی نوێ با زۆر وازە نەوەی نوێ باز لەوەکە کە وەزیرەکەی ئەوان ئەم وعدەی لە فالحساری وەرگتووە ئەگەر ئەوانەی کە ڕکەبەری نەوەی نوێن گرفتێک بۆ ئەمە دروست نەکەن بڵێن بە شێوەیەک لە شێوەکان نەچن بەدەمیەوە ئیشعارەکە ئیمزانەکەن میزانی مراجعان نەنێن فڵانێک فیسارێک ئەگەر ئەمە نەبێ من تەمەناکەم هەر کەس چەند مخالفی من بێ خۆزگە ئێستا سەرۆکی حکوومەت کە ئێستا مەسرور بەرزانی لە بەغدایە باش پەیوەندی من و پارتی جەنابەت و هەموو خەڵکی کوردستان نەزانێت لە چه ئاڵۆزیەکایە خۆزگە کاک مەسرور ئەیتوانی ئەم شەو مژدە با بە فەرمانبەرانی هەرێم بیوتایە فەرمانبەرانی هەرێم ئەوە ئەم سەردانم بە تەنها بۆ ئەوە بوو موچە بۆ ئێوە بێنم هەمومان دەستخۆشی لەکەین کاکاچ بۆیە لە هەرێمی کوردستانە بەداخەوە هەندێک شت چووەتە موازنە قوربانیەکەشی کێ فەرمانبەرانی هەرێمە کە ئەم کەلیمەی قوربانیە فەرمانبەرانی هەرێم قوربانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدان ئەمە یەکێکە لەو تاوانانەی کە دراوەتە پاڵ بەندە و
ئەمری دەستگیرکردنەکەم ئەمە یەکێکە لە تاوانەکان کەوتومە فەرمانبەرانی هەرێم قوربانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا. سەبارەت گەشتبینی پێدوای ئەگەر کێشەی کەمی پارەی کاژ نەبێت ئەگەری کێ وەزیردارایی نەرمێک بنوێنێ بۆی جەژن بێت وام هەست کرد ینی لە تەمەند کە من چوون بۆ لای وەزیری دارایی زۆر مەجای گفتوگۆ نەبوو بەڵام هەستمە کرد لە بەڕێکردنەکە ئەو قسەی چرپان بە گوێمان کە من ئامادەم موشە بنێرم بۆ هەرێم بەمەرجێ پابندیەکان ئیلتیزام بکەن بە پابندەکانەوە. جا ئەگەر هەرێم وعد بە ئەو 120 ملیارە لە ئێستادا 50 ملیارە دوای جەژن مباشر بینێرێ ڕەنگە فالەحساری ئەو مرونەیە بنوێنێ و موچە بنێرێ لەم 1-2 ڕۆژە بڕیار بدات. باشە بەس بۆ قۆناغی داهاتوش ئەو مەسەلەی نەوتە یاسای نەوت و غازە داهاتی نانەوتیە دەواازە سنووریەکان ئەوە چۆن دەبینی بەڕێزت سیستەمی سیکۆدای ئەوە کێشەی هەیە کاک حەکیم عێراق سوورە لەسەر ئەوەی سیاسەی مالی ئەوەی ئێستا چۆن بووە لەو معقەتریکە ناوەندی مێمەرکەزی بێ زۆر بە ئاشکرا ناتوانم ناوی کەسەکە بڵێم لە مستەوایەکی زۆر باڵایە کە لەگەڵی دانیشتم دوو بە دوو وتم بەنیازی چین وتی ئێمە هەوڵ ئەدەین هەموو مەلافزی حدودی بگرینەوە دەست مامەعناه ئەگەر هەرێم لەگەڵیان ڕێکەوێ ئەوە مەنافزی هەرێم خاڵە سنووریەکان کە 25 ئەیانکەن بە 5 دانە چونکە 5یان ڕسمێتی هەیە لە عێراق دانیان پێدانەنرا ئەوانی تر دانیان پیان نەنراوە هەندێکی عێراق ئینی نەکردو هەندێکشی هەرێم خۆی بە خاڵێ ئەگەر هەرێم لەگەڵیان ڕێک نەکەوێ ئەوە بەدائی لە دۆزنەوە بۆ ئەم خاڵانە لە ئێستادا بەدیلێک دۆزاوەتەوە بۆ ئیبراهیم خەلیل کە ئەمە زیاتر لە 3 مانگە بە پێی هەندێ معلومات کە برایەکی بەڕێز معلوماتەکەی داومەتێ و دوایە بێ بچمەوە لەگەڵ عومەر وائیلیە ئەو معلومانە چەیکەمەوە سەرۆکی دەسەی دەواازە سنووری بەڵێ کە یەکەم ئیشم لە بەغدا لەگەڵ عومەر وائیلیە دانیشتم 3 مانگە خەریکی دانوستانن لەگەڵ تورکەکان لەلایەک لەگەڵ سووریەکان کە بەدیلێک بۆ ئیبراهیم خەلیل بدۆزنەوە لانیکەم ئەو کاڵا و کەلوپەلانەی کە دێتە ناو عێراق بەشەکەی عێراقی لە مەرزی تورکیەوە بێنە سووریا و لە سووریەوە بیهێنە ڕەبیعە کە درێژی جادەکە 600 کیلۆمەتر کە ئەمەی ئێستا لە زاخۆوە بۆ ئەوێ زیاترە لەوە خاڵی یەک ئەمە یەکەم ئیجابیاتی بە سورعەترەگا چونکە ئەو خاڵە تا دێتە سلۆپی و لە سلۆپیەوە تا ئاگاتە با بڵێن ناوچەی ئەو شوێنەی کە عێراق سەیتەرە هەیە زیاتر لە 800-900 کیلۆمەترە بەڵام ئەم ڕاستەوخۆ 600 کیلۆمەتر کەواتە سورعەی گەیشتنی سەریعترە خاڵی دوو ئەگەر بهێنێ لە ئیبراهیم خەلیلۆ بێت لە ئیبراهیم خەلیلۆ گومرگێکی لێوەرەگرن ئیعادە تەرسیم دیسان کە داخڵی گومرگەکانی عێراق بێ گومرگێکی تری لێوەرگن کەواتە تاجر ئامادە نییە دوو گومرگ بدا ئەگەر بە یەک گومرگێک ڕزگاری بێ بۆیە زۆربەی زۆری یا با بڵین لە 100% ئەو کاڵا و کەلوپەلانایی کە بۆ ناو عێراقە هەمووی لەو مەرزەوە دێتە کەواتە گومرگی ئیبراهیم خەلیل بە شێوەیەک لە شێوەکان بەشی عێراقکە لە دەسەدا ئەی ئەو بازرگانانەی کە کاڵا و کەلوپەلەکانیان بۆ هەردووکەتی بۆ هەرێمی شەو بۆ بەغدایشە دوو گومرگی واز لێ دێنن ئەچون یەک گومرگەدەن و کاڵا و کەلوپەلەکە ڕاستەوخۆ مەسە من کۆمپانیا هەیە ناسم لێرە کاڵا و کەلوپەل لێنێتە ئێرە ئەینجا ئەیبا بۆ عێراق بەشێکی لە هەرێم سەرفەکە بەشەکەی تری لە 100% ئەوانیش تەوزیعەکەن بەشەکەی عێراق لەو خاڵەوە هێنن بۆیە ئەوە یەکێکە بیدایەتی کۆنتڕۆڵکردنی مەرزەکانی هەرێمی کوردستانە ئەمێنێتەوە کۆمەڵی مەلەفاتی تر کە عێراق بەنیازە وەکو بڵێ مەلەفاتی مەنافزی تەیەران فڕۆکەخانەکان مەکاتبی حکوومەتی ئەقلیم لە سەفارەتخانەکان هەموو ئەمانە ئەو مەلەفانن کە قابل بە دراسە مامۆستا باسی وەزارەتێکیش دەکرێت کاتیشمان کەماوە بۆ بواری هێزە چەکدارەکان حەشد و پێشمەرگە و گروپی دیکەی تاجێ بگرێتەوە شتی وە هەوڵ هەیە لە ئێستادا مناقەشە هەیە وەزارەتی دەوڵە بۆ شؤونی خارجی
زیاد بکرێ زیاد بکرێ بۆ ئەوەی تەبەن ملاحەزات هەبوو لەسەر وەزیری لەسەر وەزارەتی خارجیە کە من پێم وایە جاری تری ژوتوم و ڕەنگە هەر ئەم بەرنامەی جەناب و باسم لەوە کرد کە بەڕێز فواد حوسێن بە شێوەیەک لە شێوەکان توانیوێتی وەزارەتی خارجیە وەکو عراقیەک زیاتر مامەڵە لەگەڵا ڕاستە هەندێک هین هەیە و هەندێک تایبەتمەندی کردووە بۆ قونسولیاتی هەرێم بۆیە ئەیانەوێ وەزارەتێک هاوتای ئەو وەزارەتە بکەن ئەوە یەکێکە لە قسەکان وەزارەتێک بۆ ئەو وەزارەتی کاروباری ئاسایشی فیدراڵی شتێکی کاروباری ئاسایشی فیدراڵی کە ئەو هێزانەی کە تا ئێستا مەسەلەن لە مەنزومەی دیفاعی عراقا یەک سەرکردایان نییە لە ناو هەیمەنەی مەجلیسی وزەرانە بۆ مەسەلەن ئێستا ڕئیسی مەجلیسی وزەرا لە ناو دەستورە ڕئیسی هەموو هێزە چەکدارەکانە بەس ئایا ڕئیسی مەجلیسی وزەرای سوودانی ڕئیسی هەموو حەشت بووە ڕئیسی هەموو پێشمەرگە بووە نەخێر بە تاکید بۆیە ئەیانەوێ وەزارەتێک دروست کە ئەمانە لە خۆیان بگرێ وەزارەتی تر وەزارەتێک لە پاڵ وەزارەتی نەو تا دروستکەن ئەمانە ئەیانەوێ بۆ معالەجەی هەندێک لە مەشاکل و بۆ کۆنتترۆلکردنی هەندێک لە لادانەکان باڵێ بەس وەکو بودجەی نوێ دێتە پەرلەمان 2026 بودجەی دەبێ یاکۆ دێستە خەڵک بۆ دامەزران بۆ لە بەرزکردنەوە ئەوە دەبێت چاوەڕێی ساڵ داهاتووکە چییە؟ واللهی من لەگەڵ بەڕێز وەزیری دارایی مناقەشەی و بابەتم کرد تەمەن بودجەی 2026 مان نییە بودجەی 2027 ئەبێ لە 15 ئەمڕۆ چەندی پێنجە؟ ئەمڕۆ 23 واتە هەشت ڕۆژە ئەبواە دەست بکرایە بە یاسای بودجە لە وەزارەتی دارایە هیچ جۆرە ئیشکردنێک لەسەر بودجە نەکراوە و ناکرێت ئەمساڵ بودجە نابێ تا کەی تا ئەو مەسئلەی نەوتە نەگەڕێتەوە شوێنی خۆی ئەگەر ئەو مقتەرەحانەی کە دراوە بە ئێرانەکان پاکستانیەکان پێشنیاریان کردو بۆ وەسانی شەڕی نێوان شەڕی بەرامبەر ئەمریکا ئیسرائیل بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئەگەر ئەو پێشنیارانەی پاکستانیەکان سەر بگرێ و شەڕەکە بووە سێ بە یەکجاری گەروی هورموز بکرێتەوە ئەوە ئەتوانین لە مانگی هەشتا بودجە بێتە پەرلەمان یا لە مانگی دەچکە خۆی بودجەی عێراق زۆر هین نییە کاک حەکیم یەک جەدوەلە تەخمیناتەکەی هەر ئەوەندە هەرچەندە عەلی زەیدی ئەڵێ بێ هین بکەین تعدودی مەسادر بکەین بەڵام من پێم وایە عەلی زەیدی لەو مهمەیە سەرکەوتووە بەرپرسانی پارتی یەکێتی ئەمڕۆ مەسروور بازرگانی لە بەغدا چۆن دەیبینی دەستن لەگەڵ هەموو لایەنەکان کۆ بێتەوە من ئەمەم زۆر پێ باشە ینی کاک مەسرور هەموو جارێ ئەمە دووبارە دەکەمەوە من کە باز لە سیاسە دەکەم سیاست بە حەقدۆ ناکەم ڕاستە بە عینادی سیاسە دەکەم ئەو تەبیعەتم هەیە سیاست بە حەقدۆ ناکەم بەس بە عینادیەکەم من پێم وایە بەرپرسانی کورد بە هەموو هێزە سیاسیەکانەوە ئەبێت چەقی ململانەی سیاسیان چەقی ڕکەبەرایەتی سیاسیان بەغدا بێ لە بەغدا زۆربەی کۆبوونەوە سیاسیەکان ئەنجام بدرێ حتا هێزە کوردیەکان ئەبێت تەواجودیان بە شێوەیەکی فەرمی نەک پارتی وێکێتی من پێم ڕاستە من ئێستا بەرپرسی بەشی علاقاتی کۆمەڵم لە بەغدا بەس قەناعەتم وایە بێ کۆمەڵ احتیمامی زیاتر بە بەغدا بدا برایان یەکگرتوو مەکتەبی علاقاتیان کردو زیاتر احتیمام بدەن هەڵوێ زیاتر احتیمام بدەن نەوەی نوێەوە هەر هێزێکی سیاسی ئەوێ بەشداری بکات لە پرۆسەی سیاسی لە عێراقدا ئەبێ ممارەسەی ئەساسی سیاسەتەکانی لە بەغدا باشنەوە سەردانانە ئەم سەردانەی کاک مەسعود دەستخۆشیم هەیە بۆ پارتی کە هەرچەندە درەنگ وەختە جاران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هێنات بەڵام ئێستا سەردانەکە ئەوەندەی حیزبیە ئەوەندە حکوومەتی نییە چکە لە ئێستادا حکوومەتی هەرێم حکوومەتی کاربەڕێکەرە پەرلەمانمان نییە حکوومەتمان نییە ئەوەی کە کردوێتی ڕاستە زیاتر تەوەجوهی پارتی ئەگەینە چکە یەکێتی مەسئول نییە لەوەی کە کاک مەسعود هەرچیەکە لەوێ من وتەبێژی یەکێتی نیم بەڵام لە ئێستاانیە بەڵێ شان دەکە یەکێتیتیانێت کەواتە وەکو پارتی ئەم سەردانەکراوە بەڵام لەگەڵەوە شاجێگەی دەستخۆشیە سوپاس دەکەین بڕێز مام سەحمەدی حاجی ڕەشید ماندوومان سوپاس دەکەین سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس بۆ کاران خواتان لەگەڵ